ئۆفیسی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان زیاتر لە 100 کارتۆن خۆراک و مریشی بەستووی بەسەر خێزانە هەژارەکان و خاوەن پێداویستە تایبەتەکان و منداڵانی بێباوک دابش کرد. ئێمە لێ سەدەکە سەرقاڵی دابشکردنی جلوبەرگی قوتابخانینە بۆ منداڵانی بێباک و هەژاران کە تاکو ئەمڕۆ زیاتر لە هەفتەیەکە ئێمە بەردەوامی لەم پرۆژێ لە هەولێر و دەوروبەری هەولێر و لە شارەکانی تر بەردەوامان هەیە تاکو ئەمڕۆژ دیار ئێمە جگە لە دابشکردنی جلوبەرگ بۆ منداڵانی بێباک و هەژاران ئەمڕۆ لەلایەن خێرخوازێکەوە 100 سەبەتە خۆراک دابین کراوە لەگەڵ 100 مریشکی بەستوو کە دابەشی دەکەین بەسەر 100 خێزانی هەژار و کەم دەرامەت و نەخۆشان و بێباوکان. هەژاران و خاوەن پێداویستە تایبەتەکان داوا دەکەن خەڵکی خێرخواز لە هاوکاریەکانیان بۆ دەستگای بەخشین بەردەوام بن و تا ئەوانیش وەک پردێک چاویان زیاتر لە خێزان و کەسانی کەم دەست بێت. دەستخۆشی لە دەستگای خێرخوازی بەخشین دەکەم. بەڕاستی ئەو هاوکاریانەی دەستگای خێرخوازی بەخشین زۆر باشە لە بۆ خاوەن پێداویستی تایبەت لە بۆ هەموو چین و تێژەکی ئەم کۆمەلگایە بەڕاستی دەستیان گرتووە دەستیان بۆ ڕوویان دانەیناوە. من داوا لە هەموو خێرخوازان دەکەم ئەگەر دانەوێ ئەو خێر و زەکات و سەدەقە و ئەوانەیان کە جێگای خۆی بگری با بێنە بە دەستێکی ئەمین کە دەستگای خێرخوازی بەخشینە. خوا خێرتان ویسی کە ئاگاتان لە فەقیر و لە بێنەوان و لە هەژارانە. خدا نمونەتان زیاد کە سەرکەوتی بوون لە دنیا و لە قیامەتی تەخسیریتان بە کەستان نەکردیە. خدا لێتان ڕاز بی خوا پاداشتان بداتەوە لە دنیا و لە قیامەت کو ئاگاتان لەمێ خدا شەوە ئاگای لە هەموو بسڵمانەکان لە هەموو چاکەکانتان بی. بەڵێ زۆر باشە ئەرێ وەڵڵا باشە هیچ عیبی نیە لە خوای بەزیاد بی خوا هەر دەم سەرکەوتوتان کە هاوکات لەگەڵ دواکەوتنی موچە و خراپی دۆخی یابووری بەشێک لە خەڵکی ڕێکخرا و دەستگا خێرخوازەکانی کۆمەڵی دادگەری هەوڵ و تاڵاچەکانیان بۆ هاوکاری کەسانی کەم دەرامەت و منداڵانی بێباوک چر کردوتەوە و چەترێکن بۆ ئەو کەس و خێزانانەی لە سایی دەسەڵاتی گەندەڵ و شکست خواردوودا لە ژیانێکی سەختدان. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.